پەری سوار کردە ئەمە ڕێڕەسمی زیاتێنە هەر جوامێرەکی تام لێ هەبێ سوار کرد وەکو دیاریش بەمانە بجێ ورژویڕە گەلی زیدیا کێت پەری سوار بکەیت از سوار کما پدی گەلی زیدیا کێت پەری سوار کرد 100,000 گایدم گەلی زیدیا کێت پەری سوار کرد گەلی زیدیا کێت پەری سوار کرد پری سوار کما بده وی جوامری پری از سوار برا کرم کن بله tamam $100 100 euro يكونيف بتحرك برا فيروزي فيروزي وهالديار يشتغل Biraz be, çok